بەڵازان دیارە هەر وەک ئاگادارین کامڕۆ دەنگدان بۆ خولی دومی سەرۆکایەتی یاخود دەنگدانی دوم بۆ سەرۆکایەتی کۆمار بەڕێوە دەچێت لەم دەنگدانەدا دەکرێت بڵین تا ڕادەیەک هاوکێشەکان ڕەنگە بڕات بە خولی یەکەمی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی کۆماری تورکیا جیاوازیەکیانەوێت بۆ هۆکاری کە بەشێک لە پارتە سیاسیەکان و لایەنەکانی ئۆپۆزیسیۆن یەکلایی بوونەتەوە لەوەی کە لەم جارەی گەڕی دومی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی کۆماری تورکیا دەنگ بە کاملایەنە دەدەن و هاوکات لەم نێوەندەشدا لە دوای هەڵبژاردنەکانی تورکیا ئەگەر براوە کەماڵ کلژدار وخڵای خودراوە ئەردۆغان بێت چارەنووسی کورد چی لێ دێت و چۆن کاریگەری لەسەر سیاستکردن لەگەڵ کوردەکانی بەکوی کوردستان دەبێت تایبەت بەم بابەتانە زۆر بەڕێز بورهان شەهرۆف چاودێری سیاسی لە ستودیۆیانی کوردستان نوێژمیانە کاک بورهان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی. زۆر سپاس. دیارە ڕەنگە گەڕی دومی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی کۆماری تورکیا جیاوازی هەبێت لەگەڵ گەڕی یەکەم بۆ هۆکاری کە لە گەڕ یەکەم ئەگەر با بڵێن ژماری دەنگەکان لێکەوە نزیکایەتی هەبوو بێ لە ئێستادا بەشێک لە پارتە سیاسیەکان و لایەنە سیاسیەکان خۆیان یەکلایی کردوتەوە کە دەنگ بە کەماڵ کلژدار ئۆغڵۆ یاخود دەنگ بە ئەردۆغان دەدەن. ئەم یەکلاییکردنەوەی بەشێک لە پارتە سیاسیەکان بۆ دەنگدان لە خولی دووەمدا چ کاریگەریەک لەسەر هەڵبژاردنەکان دەبێت؟ سەڵاو لە بینەرانی خۆشەویست. بێگومان هەڵبژاردننی ئەم جارەی تورکیا 100 ساڵ دوای دروستبوونی کۆماری تورکیایەوە یەکێ لە هەڵبژاردنە چارەنووس سازەکانیشە بەنسبەت تورکیا و وەکو دەبینین لەسەر ئاستی دنیادا بەوردیوە چاودێری دەکرێت لەسەر ئاستی ئەمریکا ڕووس ئەوەی تەنانەت بینیمان لە بانگەشەی کاندیدە ڕکابەرەکاندا ئەردۆغانیش و کلیژدارۆغڵ و ئەو ئەمریکا تاوانبارەکە کە یارمەتی ئەم دەدا ئەو ڕووسەکان تۆمەتبار دەکات بۆ یارمەتی ئەردۆغان دەدەن. یعنی گرنگە بۆ ناوچەکەەوە ئەوەی کە ئەم جارەش بە تایبەتتر گرنگتراوەیە کە دوای 20 ساڵ لە حکمڕانی ئەردۆغان بە مطلقی حکومی تورکیای کردووە یەکەم جارێ عنی نەتوانێت لە خولی یەکەمە سەر بکەوە یەکەم جاریشە لە تورکیادا هەر انتخاباتی هەڵبژاردننی سەرۆکۆمە بکەوێتە خولی دووەمەوە. ئەمە بۆ خۆی خاڵێکی وەرچەخان ئەگەر نتوانن بگەن بە دەسەڵاتیش و سەرکەوتنیش بەدەست بێنن هەڵبژاردنێکی ئێستا بەڕێوە دەچێت. ئەوەی لەم خولی یەکەما ڕوویداوە ئەوەی کەوا بەشێکی زۆری ڕێکخراوەکان ڕۆژنامەنووسانی بێسنوور کە ڕێکخراوێکی ڕۆژنامەنووسانی لەسەر ئاستی جیهاندا راپۆرت و ڕێیان لەسەر ڕووداوەکانەیە ڕێی وایان داوە لەسەر هەڵبژاردنەکەەوە هەلی یەکسان بۆ هەردوو ڕکابەر و بۆ ڕکابەر سیاسیەکان فراهم نەکراوەکێک کە بانگەشە بۆ خۆیان بکەن ڕێیەکان دەروندوانی ئاستەنگێک بۆ هێزە ئۆپۆزیسیۆنەکان دروستکراویەوە لە راپۆرتەکەی ئێوەشدا پێش ئەم بابەتە ئاماژتان پێدا. ئەمە لەلایەکی ترەوە ئەوەی کە ئێستا ڕوویداوە لایەن و حیزبە سیاسیەکانی ترن کە جارێکی تر ڕیزبەندێکی تر دروست بۆ لە نێوانیاندا ئەوەی کەوا وەلایەن ئەم هەندێکیان بۆ ئەردۆغان و هەندێکیان بۆ کلیژدارۆغڵ هاتوتە پێشەوە ئەوەی کە سنان ئۆغان کە لەگەڵ ئەردۆغانە دانیشتکەوا دەنگی خۆی بەو بداوە مەرجی ئەوەیەکەوە یەکەم شت ئەوەیەکەوە ئاوارەکانی سووریا بگەڕێنێتەوە بۆ وڵاتەکانیان وە لەگەڵ کوردیشان نزیک نەبێتەوە هیچ وتوێژێک نەکا بە هەوڵێکندا بۆ چارەسەری کورد ئەو بۆ خۆی ئەو هاوپەیمانێتی کە ئەو نوێنەرایەتی دەکاویان ئەو هێز و لایەن ئەوان ئیسە بوون بە دوولەتەوە هەندێکیانەوەی کە ئۆمێد ئۆزداخوتی ئەوانیش بەرەولای کلژدارۆغڵ و بایانداوەتەوە و دەنگەکانیان بەوان ئەدەن. بجگە لەوەش نزیکەی 8 ملیۆن و 200,000 خەڵکی ترێ هەر بەشداری هەڵبژاردنیان نەکردووە لە تورکیادا ڕەغمە ئەوەی کەوا ئەم هەڵبژاردننی لە تورکیادا کراوە ژماری قیاسیشکان بۆ بەشداریکردن لە هەڵبژاردندا نزیکەی لەستا 88 خەڵکی تورکیا بەشداری لە هەڵبژاردن نەکردو هەمە چەند ساڵێکە تەنانەت لە ئەوروپا و ئەمریکا و وڵاتەکانی ئەم ناوچەش بەو ڕێژە خەڵک نەچوە بۆ هەڵبژاردن ئەوەنە بەشدار بێ لە هەڵبژاردننا. یعنی ئەمە نیشانی ئەوەیەکەوە کێبڕکێکە گەرمە کێبڕکێکە توندە ململانێکی سەخت لە نێوان ڕکابەرەکانیدا هەیە بەراو بۆ حکومڕانی لە وڵاتەدا. باشە ڕەنگە هێشتا زوو بێ بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە و دوجار لە دوا کاتژمێر پێنجەوە بە نزیکەی ئەنجامەکانی هەڵبژاردن دەبینین بەڵام بە هۆکاری یەکلایی بوونەوەی بەشێک لە پارتە سیاسیەکان بۆ کلژدارۆغڵ و هاوکاتیش بۆ ئەردۆغان ئەمە چی دەڵێت؟ تێنەگەشتم لەپرسیارەکە لەگەڵ ئەوەی کە ئەنجامەکان هێشتا زۆر بەڵام بۆ وەکو چاودێرێک ئەوەی خوێندنەوەت کردو بۆ بارودۆخی تورکیا لە ئێستادا یەکلایی بوونەوەی پۆستەکە یاخود بەدەستهێنانی پۆستی سەرۆک کۆمار بە هۆکاری یەکلایی بوونەوەی پارتە سیاسیەکان بۆ کلژدار ئۆغڵۆ پێشبینی دەکرێت یاخود بۆ ئەردۆغان؟ بەڵێ
ئەو هۆکارانی کە پێشتر باسم کردەوەی کە نەبوونی هەلی یەکسان بۆ بانگەشەوانە و ئاکامەکانی گەڕی یەکەمی هەڵبژاردنەکەشەوەی کە ئەردۆغان نزیکەی 2 ملیۆن و 600 هزار دەنگی لە کلیژدارۆغڵو زیاتر هێنابوو و ئەو ئەنجامانەی کە لە هەڵبژاردننی پەرلەمانیش کرا لە خولی یەکەمدا دی تووشیادا لەوەشدا تەحالفەکەی ئەردۆغان و دەوڵەت باخچەلیەوەی کە پێ دەڵێن هاوپەیمانی جمهور ئەوان نزیکەی 326 کورسیان بەهێناوە کە لە 600 کورسی پەرلەمانی تورکیادا عنی فەرقەکە و جیاوازەکە زۆرە لە نێوان ئەو دوو بەرێدامەش لەوانەیە بۆ کۆمەڵێ هۆکار بگەڕێتەوە ئەوەی کەوا بەرەی هاوپەیمانی شەش قۆڵی کە لە هێزە ئۆپۆزیسیۆنەکان پێکات بوو هەچەند ئەمە بۆ هەماڵبژاردن تەحالوفیان کردو بەڵام ئەمانە وەکو دەڵێن هاوپەیمانێتێکی فشۆڵ بوو کە زۆر پتەو نەبوو ڕا و ئایدۆلۆژیای جیا و بەرژەوەندی جیاواز و بۆچوون و بیر و بۆچوونی جیاوازیان لەسەر تورکیادی بەڵام یەکشت کۆیانی کردو بۆم قۆناغا بۆ هەڵبژاردن مەسەنەوەی کە دوو حیزبەکەی ئەحمەد داود ئۆغڵو و عەلی بابەجان کە لە ئەکەپە و ئەردۆغان و هاتوون بۆ ناو ئەم حیزبە حیزبەکەی باشی مڕاڵ ئۆکشنە کە لە دەوڵەت باخچەلی جیاوەتەوە هاتووە بۆ هاتوتە ئەم هاوپەیمانێتیەوە ئەوەی وای کردەمە عنی خەڵکی تورکیا بەڵێ متمانەی نەبێ کە ئەمانە ڕوئایەکی وازیحیان نییە دیدێکی وازیحیان ڕوون و ئاشکرایان بۆ ئایندەی تورکیا نیە بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەو مەرجانەی مەسەن مۆرال کۆشنار هەیبوو لەسەر کەمال کلیژدارۆغڵو کە مەسەن نابێت لەگەڵ بەر ئاراستی چارەسەرکردنی مەسەلەی کورد بڕا بە پێشەوە شتێکی تریش کەمال کلیژدارۆغڵو بخۆی لە یەکێک لە کەمینەکانی تورکیایە عەلەویە لە دەوڵەتێک و لە کۆمەلگایەکدا کەوا ڕەوت و ئایدۆلۆژیای نەتەوەپەرستی زاڵ بوێ بە سەریاندا زەحمەتە کەسێک لە کەمینەیەکی عەلەوی ویان تەنانەت بنەما و ڕەچەڵەکی کوردیش بێ بەسەرەوە کۆماری تورکیا هەموو ئەمانەوەیان کرد کە جارێکی تر لەوانەیە شەنسی ئەردۆغان نزیکتر بێتەوە بۆی لە قۆناغی داهاتووشدا سەرکردایەتی تورکیا بکات. باشە دیارە بم دوایانە پەشیمان بوونەوەی کلیژدارۆغڵو بوو بەڵێنانی کە بە کوردی یا بوو و لە هەمان کاتیشدا ئەمە ئەوە دەگەێنێت کە بە تایبەتتر هێزە ئۆپۆزیسیۆنە کوردیەکان دەنگەکان یاخود پاشەکشە بکەن لە دەنگدان بە کەماڵ کلیژدارۆغڵو کوردەکان وەکو هەندێک لە سەرکردەکانیشیان ئەڵێن لە نێوان خراپ و خراپترە خراپیان هەڵبژاردو ینی ئەگەر ئەردۆغان و تەحالفی جمهوری لەگەڵ دەوڵەت باخچەلیدا ئینکاری کورد بکەن و وەگەر لە قۆناغێکا ئەردۆغان کە لە قۆناغەکانی 10 ساڵی یەکەمیدا دەهاتە دیاربەکر دەوید کێشەی کورد کێشەی منە و چارەسەری دەکەم لە دوای 2015 بڵێ لە تورکیادا کێشەیەک نییە بە ناوی کورد و هاوپەیمانی لەگەڵ دەوڵەت باخچەلی بکە ئەمە هیچ ئومێدێکی بۆ کورد نەهێڵاوە بەڵام گرەوکردنیش لەسەر کەمال کلیژدارۆغڵو هاوپەیمانی شەش قۆڵی هەندێک ئاماژەی باشیاندا لە سەرەتای ئەم کەمپینی هەڵبژاردنەوە چ لە ئاسەر ئاستی کەمال کلیژدارۆغڵو خۆی کە بانگەشی ئەو کاکە دەستور دەگۆڕن لەسەر ئاستی ئەحمەد داود ئۆغڵو کە سەرۆکوەزیری پێشتری تورکیا بوو و لەسەر عەلی بابەجان ئەمانە کە تڕوحات و پێشنیاری باشیانداوە لە ئەردۆغان جبنەوە کە تورکیا ئیتر یەک دەنگ و یەک ڕەنگ و یەک میلەت و یەک ئاڵا نابێ ئەم دەستورە پێویستی بە گۆڕانێ لەسەر مەسەلەی کورد لەسەر زمان لەسەر خوێندن تڕوحاتی باشیان پێبوو کە توانیتی سەرنجی خەڵکی کورد و باکووری کوردستان ڕابکێشێ بەڵام دەبین ئەم ڕۆژانەی دوایی کە لەسەر داخوازی حیزبێکی بچکۆلەی ئەوەی ئۆمێدۆز داخ کە حیزبێکی ڕەگەز پەرستە و لە سەڵات دوی دەنگەکانیشی هێناوە کەمال کلیژدارۆغڵو کۆبوونەوەی لەگەڵ کال بەرامبەر کورد کە دەنگیان پێداوە نزیکەی زیاتر لە سەتادەی دەنگەکانیان هێناوە ئەمە ینی ئەوەی ئەومان بۆ دەدەخایانی کە ئەو ئەم بەریش و ئەو بەریشیان جێگەی ئومێدی گەورەنی بۆ خەڵکی لە هەمان کاتیشتا کاریگەری لەسەر دەنگەکانی کلیژدارۆغڵو دروست دەکات بۆ قولی دووەم بە تەئکید دەمە بۆ هاوڵاتی کورد سارتر ئەبێتەوە بۆی کەوا بەو حەماس و گەرمەی جارانەوە کە بڕوا بەرەو ڕووی ئەوەکەوە دەنگ بە کەمال چونکە من لە گومان و ڕاڕاوی ساردی دروستکردن ملدانی مەسەن داخوازێکی و ئومێد بۆزدا کاک بورهان ئەمە هەڵەیەکی استراتیژی لایەنە کوردیەکان نەبوو بۆ با بڵێن ئومێد هەڵچین بە پارتێکی تورکیا بە ئۆپۆزیسیۆنی تورک لە کاتێکدا ڕەنگە وا باشتر بووە خۆیان کاندیدێکیان هەبێ بۆ سەرۆکایەتی کۆمار لە ڕابردووشە بینیمان ینی کورد ئەو
هەنگاوی هەبوو ئەو هەنگاوەشی تاقی کردەوە خۆی بینیمانژدەی دەنگەکانیشی بەدەستێنا لە خولەکانی بەشداری مان سەلاحەدین دمرتاشکی سەر زیندانەکاندا زیاتر لە 6 ساڵە ئەو بەخۆی کاندید بوو نزیکەی 6 ملیۆن زیاتر دەنگیشی هێنا بەڵام خۆڕاستتر بەوەی کە کورد ئەگەر بخوازیە نەبێ بێت لایەن یەک دەنیوان ئەو دووبەرەی تورکدا هەردوو بەرەکەی تورک چبەرەی جمهور و چبەرەی میلەتیش و بوارێک بێڵێتەوە بۆ سازش و مساومە لە دوای دەرچوونی ئەو لایەنانە بێلایەن بۆە باشتر بوو ینی لە ڕووی سیاسیەوە بەلایەن دەبوو لە بین هەردوو بەرەکەدا دەوەستاگەر هەلێک بۆ ئاشتی بۆ چارەسەرکردنی کێشەی کورد لە پەرلەمانە لە شتێک لەوانەیە ئەهوەنتر بواە خاوتر بواە ئاسانتر بواە پێکاتن مەسەن لەگەڵ ئەردۆغاندا بۆ لەسەر گەلێک لە پرسەگەر ئەمان تەرەف نەبوونێ بەڵام ئێستا چوونە تەرەفی بەرەی شەش قۆڵی و هاوپەیمانی میلەتەوە بێگومان ئەمە ئەو ڕێگایی قورستر کردووە. باشە کەواتە ئێستا لایەنە کوردیەکان کە لەم هەڵبژاردنەی تورکیادا لایەنگیری کڵژدارۆخڵۆ بوون و لە هەمان کادا لە مێزی شەش کورسی و هاوپەیمانی میلەت سەپۆرتی ئەم لایەنانە بوون ئەمە لە دوای ئەم هەڵبژاردنە ئەگەر بێت و ئەردۆغان سەر بکەوێت ئەمە کاریگەری لەسەر پرسی کورچی دەبێت. خۆ ئەردۆغانیش پێگەی لە ناو کووردا هەیە لە باکووری کوردستانەوە حیزبێکی کوردیی لەگەڵایە و دەپار ئەو حیزبەیەکەی تر ئەوە لەوانەیە ئاین ڕابردوویەکی بە دڵ خەڵک نەبێەوە لەگەڵ هێز و لایەنە سیاسەکانی کووردا بۆ خۆی ئەوان باگراوندێکی ئیسلامی توندڕەویان هەیە لە ململانەیەکی سەخت دابن ئەوان ئەردۆغانیش پێگەی لە ناو کووردا هەیەەوە خەڵکی کوردیشی لەگەڵایەوە لەم هەڵبژاردنەژە لە زۆر شوێنە دەنگیان هێناوە ینی هەدەپە لەگەڵ قیاس لەگەڵ هەڵبژاردنەکانی پێشووتر ئەم جارە مەسەن لە 16 بوون بە پاشە کشیان کردووە دەنگەکانیان حیزبولانی تر پێشکەوت و ینی ئەمە ناکرێت بڵێ هەموو دەرگاکاندا دەخا لەوانەیە ئەردۆغانیش بتوانێت لەسەر تەوەری تر و خۆی بنیانتر لەسەر هودە پارۆوانە بتوانێت بە ئاراستەیەکی تردا کار لەسەر دۆزی کورد بکات بە دەر لە بەرەی مەزەنن هەدەپە و پەکەکەوەمان. باشە کەواتە لە ئێستادا بە تایبەتتر کورد پێویستە هەنگاوەکانی لە باکووری کوردستان هەدە هەنگاوەکانی لە باکووری کوردستان چۆن بێت بۆ ئەوەی لە دوا ئەم هەڵبژاردنە بە سەرکەوتن یاخود بە سەر نەکەوتنی هەر لایەنێک جا کەمال کڵژدارۆخڵۆ بێ یاخود ئەردۆغان بێ هەنگاوە سیاسیەکانی پێویستە چی بێت ئایا بای ئەمەندە دەکرێت سازان و لێک تێگەیشتن بکە بۆ دەزێنانی ئەو مافانی کە کورد دەیەوێت؟ گرنگە بۆ کورد درێژەدان بە خەباتی سیاسی و مەدەنی دوور لە تونند و تیژی بۆ ئاراستەداوی کە لە پەرلەمانی تورکیادایەوەی کە مەسەن ئێستا نزیکەی 62 ئەندام پەرلەمانی هەدەپ سەرکەوتون بۆ ئەم خولەی پەرلەمان ئەوەی کەوا مەسەن لەوان لە شارەوانیەکان ڕەغم ئەوەی گەسە لەم یەکێ لە مەرجەکانی ئەوانەی کە دەنگ بە ئەردۆغان دەڵێ نەبێن بۆ شارەوانیەکانی تریش کەماون قەیوم دابنێ قەیوم ئەوەیە کەوا موظفی دەوڵەت سەرۆک شارەوانی بە دەنگی خەڵک هەڵبژێراوە تۆ لای بێ وەکیلێکی بەدانی فەرزی ئیرادەی کورد سەلب بکەی لوێ ئەو غەدرە بکە ئەمە کە لە هەموو دنیادانی ئەمە شتێکی ناقانونیە دەکرێت حیزب لایەنە سیاسەکانی کورد ئەمە لەسەر ئاستی دادگاکانی تورکیادا ئەگەر لەم دەدگا داخل لە دادگایەکی تر لە ئاستی دادگاکانی ئەوروپا کار لەسەر بکەن چۆن یەکێک بە نوێنەری خەڵکە و بەدەنگی خەڵک هەڵبژێراوە لا ببر یعنی درێژەدان بە خەباتی مەدەنی و سیاسی دوور لە تونند و تیژی بە قازانجی کووردە لە تورکیاداەوەی کە لە ماوەی ڕابردە مەسەن ئەمە بژارد ناتوە ئەگەر پەکە یەک لایەنە شەڕی ڕاوەستانوە زەمینەکەمان هەموو هەنگاو و ئاماژەی باشن دەکرێت کورد لە تونند و تیژی دوور بکوێتەوە بە ئاراستەیەوەدا بڕە خەباتی سیاسی و مەدەنی بکە لە ناو تورکیشا دەنگێک هەیە ڕغم ئەوەی کە لە ئەو لایەنەی کە توندڕە و دوش بە کورد لەوانەیە زۆرتر بەڵام لە بەرامبەر ئەوانشدا خەڵکێکی تر هەندان بۆدا دەدێن کە کورد میلەتێکا بێ مافەکانی فەراهەم بکرێت دەبێ ئازادیان بێت دەبێ بە زمانی خۆیان خوێن زۆر نووسەری بە توانای کورد لەوانەی کە لە هەڵبژاردندا سەریش کەوتن کە لە کوردەوە نزیک من لە جەنگیز چاندار حەسەن جەمال و ئەمانە کە دۆستی کورد بن لەبەرەوە پابەت بوون بە یاسا و ڕێسا و بە تەواوی و خەباتی سیاسیەوە لەم قۆناغی داهاتوودا زۆر پێویستە بۆ کورد ئێمە تەجروبەی هەڵبژاردنەکانی شارەوانیەکانی ئەنقەرە و ئەستەمبوڵمانێ لە 2010دا کەوا دەنگی کوردێک لای کردەوە هەندێک حیزب لایەن ئێستا لە 5 شارەوانی گەورەی تورکیادا ئەکەپە بکەنە دەرەوە بوون بە سەرۆک شارەوانی هەرچەند ئەوان ئێستا ئەو خەڵبێستە تشیان و کاردانەوەی زۆر ئیجابیان بەرامبەر بە دۆزی کوردنەوە بەڵام ئەمانە چی دەسەلمێنی ئەمە پێگەی کورد دەسمێنی لە تورکیادا
تورکیا ینی کورد لە تورکیادا دەتوانێت هاوکێشەکان بگۆڕێ دەکرێت ئەردۆغانیش بەخۆی دابچێت دەکرێت کورد ینی لە سیاسەتا مستحیل نییە و شتی سابت نییە لە سیاسەدا دەکرێت بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستان ئایندەی تورکیا لەسەر کۆمەڵی خاڵک لە پۆینتێکدا شتێک بێتە پێشەوە کاری هاوبەش بکەن بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە لە کاتێکدا دەبینین مەسەلەی کوردۆ بۆ کێشەیەکی گەورە بۆ تورکیاوە زیانی گەورەی لە ڕووی ئابوووریەوە دەکرێەوە دەبینی هەر ئێستا لە کاتی ئەم سەرکەوتنانی ئەردۆغانیشدا لیرەی تورکی هەر لە پاشەکشەدایە ئەمە ململانی گەورەیە خۆ هەموو ئەوەی کە لە سەحافەی ئەمریکی و ئەوروپیدا ئێمە لە چەند ڕۆژ و لە کاتی بانگەشەکانە بینیمان ئەمانە هەمی دژایەتی ئەردۆغانیان کردووە دەزانن ئەردۆغان لەسەر هەرچەندە ئەندامی حلفی ناتۆ و پەیمانی ناتۆیە تۆی بەڵام چۆتە نزیکی رووسیا بۆتەوە چۆتە ئەوەی سیستمی بەرگری ئێسچارسەتی رووسی بکرێت لە بەرنامەی F35 و F16 ئەوانی حلفی ناتۆ ئەمریکادا کارەکانی ڕاگەێنرا و وەستێنراوە لە ئێستادا ئەمانە هەموو گلەیونی گەرانن ڕەغمەوەی حکوومەتەکان و گونەکان ڕێیان نەداوە بەڕاستەخۆ بەڵام ئەوە بە ئاشکرا لە میدیای ئەوروپی و ئەمریکیدا بەدی دەکرێت. بەڵێ کەواتە دەکرێت بڵێ ئەوەی کە خولی دووەمی هەڵبژاردنەکان یاخود با بڵێن هەڵبژاردننی سەر کۆمار گەیشتە گەڕی دووەم و هاوکات و گلی و گیانزیندانی کە لە ناو تورکیا و لایەنە کوردەکان هەیە سیاسەتی ئەردۆغان بگۆڕێت؟ هەموو ئەمانە فشارن یعنی ئەردۆغان هەرچەندی تر ئەمە خولی ئەخیرەتی ناتوانێت جارێکی تر خۆی هەڵبژێرێتەوە بەڵام ئەکەپا گەر بخوازێ لە تورکیادا درێژە بەدەسەڵات بداوە ئێستا تا ئێسش ئەم دەقەش بەهێزترین حزبی تورکیایەکە هیچ بە تەنیا بەچ ئەم لە تەحالوفێکای لەگەڵ دەوڵەت باخچەلیدا 316 کورسی پەرلەمانی هێنا بەڵام ئەوەی ئەملا بە هەر هەمویان زۆر کەمتریان هێناوە دەنگەکانیان زۆر جیاوازی ئەوان بە تەنیا هێزی گەورن لە تورکیادا ئەگەر بخوازن چارەسەری کێشەی کورد بکەن لەو ئیسلاحاتوانی کە لە 10 ساڵی یەکەمدا ئینجازاتی گەوریان کە لە تورکیادا درێژەی پێ بدەن ئیسلاحات و ریفۆرمی خۆیان بکەن خۆیان ئەبدێت بکەنەوە دەکرێت بۆ قۆناغی داهاتوو یەکێ لەو مەسەلانی کە دەستی ببرن مەسەلەی کورد و ئاشتی و چارەسەرکردنی بێت لە تورکیادا. باشە وەک کۆتا پرسیارم کاکوڕان لایەنەکانی دیکە خۆ با بڵێن وڵاتانی دەرەوە ئەمریکا و وڵاتە زلێزەکان کارگەریان لەسەر هەڵبژاردنەی تورکیا چی دەبێت؟ بڵێ هەرچەندە ئەمە شەئنێکی داخلی تورکیایە و کاری ناوخۆی تورکیایە و کەس بەڵام لەبەر گرنگی تورکیا و پێگەکەی و ئەندامی هەیە هاوپەیمانی شیمالی ئەتلانتیک ناتۆشە تورکیا و لە ئەمریکیەکان و یەکێک لە دامەزرێنەرانی ئەو هاوپەیمانەتش لە ساڵی 1954 بەڵام لە دوای 2002ەوە وەکە ئەکەپە هاتۆتە سەر حکم لە تورکیادا ئەو ئاراستەی گۆڕیوە مەسەن نزیکترین نمونەی لە 2003دا کە پرۆسی ئازادی عێراق بێ تورکیا نایڵێت سوپای ئەمریکا بەناو یان هاوپەیمانەکانی ئەمریکا بەناو خاکی تورکیا بەکاربێن بۆ ڕزگارکردنی عێراق ئەم شتانە هەموو لە لای ئەمریکا و غەربیەکان لەسەر ئەردۆغان ماوە لەسەر ئەردۆغان و ئەو تێبینیانیان لەسەری هەیە و بەڵام شتێکی تر کە پێگەی ئەردۆغانی لەم دوایە گەڕانەوە بە ناو هاوکێشەی سیاسەتی نێودەوڵەتی یاریە مەسەن ئەو ڕۆڵی کە لە نێوان رووسیا و ئۆکرانیا بینی بۆ نزیکردنەوەیان لە یەکتریەوەی کە بۆ ڕێکەوتنێکی فرۆشتنی دانەوێڵە بە وەساتەی تورکیا بوو کە ڕێگە بکرێتەوە گەرمی ئەکرانی بفرۆشێت لە بازارەکانیانەکە کێشێکی گەورەی لەسەر ئاسی بۆ نان و ئابووری ئەمانە دروست کرد و تورکیا بۆ خۆی گرنگی هەیە لەم ناوچەداوە جێگەی ململانی ئەوە نەبووە ئەوەشی کە ئەردۆغان و کلیژداڕۆغڵو یەکتریان تۆماتبار دەکرد ئەو بەدەسیسەی غەرب و ئەمریکا ئەوانەی دەزانی کلیژداڕۆغڵوش ئەردۆغان دەوێت ڕووسەکان بەشداری دەکەن دەست وەردەندا ئاکانی هەڵبژاردنەکان لە تورکیادا. بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ بورهان شەهرۆف چاودێری سیاسی کە بەڕێستان لە بەرنامەی بەیانی کورسەر نیوز بەشدار بوون دووبارە سپاس بۆ بەڕێستان.